یەکێتی و گۆڕان بە پرۆژێکی یاوبەشەوە کە ئامانج لێی تێپەڕاندنی ڕەوشی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانە گفتوگۆکانیان لەگەڵ لایەنە سیاسیەکان دەست پێ کردووە. تا ئێستا هەموو ئەو لایەنانەی سەردانیان کردوون پاڵپشتی لە پرۆژەکەیان دەکەن. ئەمەش چاوەڕوانیەکانی ئەم دوو هێزا و پەیمانەی سەبارەت بە دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ قەیران و کێشە سیاسیەکان زیاتر کردووە. ئەمەندامەی وەفدی یاوبەشی یەکێتی و گۆڕان دەڵێت ومێدیان زۆرە لەم هەوڵەیاندا سەرکەوتوو بن. هەموو لایەنەکان بە هەمویانەوە پشتگیری لە پرۆژەکەکەن و پشتگیری لە ڕێکەوتنی و ماڵی کوردەکان بۆ تێپەڕاندن دۆخە واجبی سەرشانی هەموو لایەکە بەرپرسیارەتی خۆی بزانێ و هاوکار بێت و ئێمەش هاوکارە بین بۆی کە بتوانین ئەم قۆناغە باش تێپەڕین. هەوڵەکانمان زۆر باش ڕۆیشتووە تا ئێستا و بینی تەنها ئەوەیە کە ئێمە بڕوا ناکەم کەس دژی بێ ئومێ دەکەم لە ئایندێکی نزیکدا بەرهەمەکەمان بەدەرکەوێت. لە دوای ڕێکەوتنە سیاسیەکەیان یەکێتی و گۆڕان بڕیاریان داوە هەر ڕێگەیەک بیانگەێنێتە دووڕیانی چارەسەر تاقی بکەنەوە، چونکە لەوە تێگەشتون بەردەوامی ئەم ڕەوشەی ئێستا هەرێمی کوردستان دووچاری دایان کێشە و قەیرانی گەورەتر دەکاتەوە. بۆ سەرکەوتنی ئەم هەوڵەشیان دایانەوێت گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بکەن. قەنەعەتمان وایە مە دەواازەیەکی باشە و بە خۆشحاڵی ئەو لایەنانەی کە سەردانمان کردوون پشتیوانی پرۆژەکەیان کردو و پشتگیری خۆیان بۆ دووپات کردوێتەوە. هیوادارین و تەسەووری شەکەین و تەوەقوعی ئەوە ئاکەین کە ئەمە دەواازەیەکی باش بێ بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتن نامەکە و باشترکردنی ژیانی خەڵک و تەسبیتکردن و جێگیرکردنی سیستمێکی سیاسی باش بۆ هەرێمی کوردستان کە هاوڵاتەکانی لە ساییدا هەست بە ئارامی بکەن. ئەم هەوڵە یەکێتی و گۆڕان لە کاتێکدایە تا ئێستا پارتی ئامادە نییە پێشوازی لە وەفدی یاوبەشی یەکێتی و گۆڕان بکات، بەڵام لەگەڵەوەشدا وەفدی یاوبەش بڕیاریان داوە بە هەمان شێوەی لایەنەکانی تر سەردانی پارتیش بکەن بۆ ئەوەی لە نزیکەوە ناوەڕۆکی پرۆژەکەیان بۆ ڕوون بکەنەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.